سڵاو، من ناوم مینە ڕەوەنزگارە، تەمەنیم 11 ساڵە. بەشداریم لە کۆشتی ئاوات ئەکادیمی کردووە. بینینیم زۆر باش بووە، لەبەرکردنیم زیاد لە حەد باش بووە، چونکە لە دەورەی قورئانیشیم. ڕاهێنانی خێرا بینین پێشتر 23 لاپەڕە ئەبینی، بەڵام ئێستا 280 لاپەڕە ئەبینم لە ماوەی 5 خولەکە. لە سوودەکانی ڕاهێنانی خێرا خوێندنەوەی بەنگی ئێستا قسەکردنم زۆر باش بوو، شەرم ناکەم لە قسەکردنە. و ئێستا توانای بیرکاریم زۆر باش بوو، بۆ تەکنیکی مامۆستا سروشت پێیوتین. لە لەبەرکردنی ژمارەیە پێشتر 7 ژمارەم لەبەرکرد، بەڵام ئێستا 25 ژمارە لەبەرکەم لە ماوەی 1 دەقەیە. ڕاهێنانی بینینی پێشتر 3 دێڕم لەبەرکرد، بەڵام ئێستا 10 دێڕ لەبەرەکەم. سەرنج و تەرکیزم زۆر باش بوو، وەک لە پێشتر. سەبارەت بە وانە پەروەردەیەکان، وانەیەکی زۆر خۆش و زۆر سوودم لێوەگرتووە. سوودەکان: ڕێکخستنی کات، هاتن دەرەوە لە بازنەی ئیسراحەت، هەستکردن بە مەسئولیەت و هەبوونی ئامانج. سەبارەت بە مامۆستاکان، زۆر سوپاسیان دەکەم، بە تایبەتی مامۆستا ژینۆ و مامۆستا سروشت. ماشەڵڵا ئەڵەی گوڵن، یەخوا تەمەنتان درێژ بێت. سوپاسی هەوڵ و ماندووبوونتان دەکەم، هەمیشە دڵخۆش و لەشساغ بن. تێبینی سەبارەت بە کۆرسەکەم، زۆر سوپاسی مامۆستا ئاوات دەکەم کە ئەم خولەی کردووەتەوە بۆ ئەوەی مێشکمان بەهێز بێت. خولێکی زۆر گونجاوە بۆ هەمووان. بە هیوای سەرکەوتن